بەناوی خی گەورە ڕێژەی ئاسایی شەکرا چەندە و ئایا لەگەڵ تەمەن دەگۆڕێ و کەینێ نەخۆش سەردان بکە و بەداتوچونەوە بکە ئەگەر هاتوو ڕێژەی شەکرەکەی لە ئاسایی زیاتر بوو. ڕێژەی ئاسایی شەکرا سێ چار جۆرمان هەیە پشکنین. ئەگەر هاتوو نەخۆشەکە پشکنینی بەبێ خواردن کرد واتە 8 سعات هیچی نەخواردبوو بەس ئاو ئەوە نابی لە 126 میلیگرام زیاتر بێ. ئەگەر هاتوو لە 126 و زیاتر بوو ئەوە نەخۆشەکە دەبی سەردانی پزیشکی پسپۆر بکە بۆ ئەوەی پشکنینی زیاتری بۆ بکرێ و ئایا بزانرێت تووشی نەخۆشی شەکرە بۆ یا هۆکارێکی تر لە پشتی ئەم بەرزبوونەوەیە. پشکنینێکی دیکە ئەوەیە کە نەخۆشەکە پاش خواردن واتە ئەوەی خواردن و خواردنەوەی لە خۆی نەگرتوێتەوە هەر ئاوا فەحز دەکە. ئەگەر هاتوو ڕێژەی شەکرەکەی لە 200 و لە 200 زیاتر بوو ئەوە ڕێژێکی ئاسایی نییە ئەوە دەبی سەردان بکە و پشکنینی زیاتری بۆ بکرێت. جۆری سێمی پشکنین ئەوەیە پشکنینی سێمانجی یاخود پێی دەڵێن تەراکومی بە عەرەبی یاخود پێی دەڵێن سێمانجی بە ئینگلیزی کەش پێی دەڵێن هیموگلۆبین A1C. ئەوە ئەگەر هاتوو لە 6.5 و زیاتر بوو ئەوە نەخۆشەکە دەبی سەردان بکە و پشکنینی زیاتری بۆ بکرێت. شەرت نییە نەخۆشی شەکرە لە شەرت نییە ڕێژەی شەکرە لە ئاسایەکەی زیاتر بی ئەوە معنایەوە نەخۆشی شەکرێ نەخێر لەوانەیە هۆکاری دیکەی بی. ئێستا ئەمە ناتوانین هەمووی باس بکەین بەڵام نەخۆشەکەەوە باشترە سەردانی پزیش بکە و پشکنینی زیاتری بۆ بکرێ بزانین ئایا شەکرەیە یان نا. خاڵێکی تکە هەیە کە خەڵک زۆر لێی دڵەڕاوچێ دەبێت ئەویش ئەوەیە کە پێی دەڵێن شەکرەکەت توش نەبووی بەڵام لەوانەیە توش بی. ئەوە حاڵەتەکە لەم ساڵانەی دوایی پەیدا بووە پێی دەڵێن پری دایابێتیک بە ئینگلیزی واتە پێش شەکرە. پێش شەکرە فەرقی هەیە ڕێژەکانی. ئەگەر هاتوو نەخۆشەکە وتمان 8 سعات هیچی نەخوارد بوو ئەگەر هاتوو شەکرەکەی لە 100 زیاتر بوو ئەوە معنای ئەگەری هەیە لە داهاتووە تووشی شەکرە بێ فەرقی هەیە ئەین تووشی شەکرە نەبووە بەڵام وا باشترە ڕاوێژ لەگەڵ پزیشکی پسپۆر بکات یاخۆ پزیشکی خۆی بکە بۆ ئەوەی پێی بڵێ و ڕێنمایی بکە. و هەروەها ئەگەر هاتوو پاش خواردن فەحسەکەی کرد کە ئەوی تروتمان لە 200 زیاتر بێ ئەگەر هاتوو لە 150 زیاتر بوو ئەوانش ئاینی ئەگەری توشببوونیان لە داهاتووە بۆ شەکرە هەیە. و هەگەر هاتوو سێمانجەکەی کرد سێمانجەکە ئەگەر هاتوو لە 6 زیاتر بوو ئەوە پێی ناگوترێ نەخۆشی شەکرە هەیە بەڵام ئەگەری توشببوونی زیاترە ئەوانش پێویستە سەردان بکەن و ڕێنمایی تایبەت وەربگرن. سوپاس بۆ هەموولاک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی